دوو ڕۆژ پێش ئێستاهاتم پرچم بتراشم ئێستاهاتمە پرچم دابینم نزیکەی 6 کاتژمێر زیاتر ڕاوەستاینە لە کاتژمێر دەیشەواتم سەرتاشخانەکەیم لە ئێرە قەرەباڵغ بوو ڕۆیشتم وتی بەیانی سەعات پاش دوونی ئەوڕۆوەرە هاتم هێشتا بەبەرم نەکرد دوازدەی شەو هاتمەوە هە بەبەرم نەکرد ئەو ئێستا سەعات چەندە ئەو نزیکەی سەعات 5:30 ئێستا 4 نەفەر 5 نەفەرم لە پێشە بەڵام نزیکەی دەکە 8 ساعت 9 ساعتە زۆر لە مێژارێ وەڵا دوو ڕۆژ پێشەوەی هاتم ئەسرم بەبەر نەکرد دوو ڕۆژ پێش ئێستاهاتم پرچم بتراشم ئێستاهاتمە پرچم دابینم نزیکەی 6 کاتژمێر زیاتر ڕاوەستاینە لاوەڵ ئێستا 5-6 نەفەرم لە پێشە بە قورعان لەوانێ حەف بگەومارێ حەف ئارێ وەڵای بەرنامەوەی لەگەر ماڵەوە دەچمە دێ سەردانی خزمەکانمان دەکەین خزمەکان سەر بە سەریان دەکەینەوە هەر ئەوەندەیە جەژنی قوربان خۆتان ئامادەکردنەوە بۆ جەژن الحەمدولله لەخوای بەزیادبی شتێکی باشمان ئامادەکردی ئینشاءڵڵا زۆر سوپاس بەخێر بێ سەر چاوە